جگەل لە هاتنی برنج لە بەشە خۆراکی مانگانەی حکوومەتی عێراق، هەرێمی کوردستان لە ساڵێکدا زیاتر لە 10,000 تۆن برنجی بیانی هاوردەی ناوخۆ دەکات کە نرخەکەی بە 3 ملیار دۆلار دەخەمرێنرێت. هاتوومەتە گوندی بانی خێڵانی سەر بە قەزای دەربەندی خان. دەمەوێت بزانم بۆچی جوتیاران ناتوانن ئەو خواستەی بازار پڕ بکەنەوە بە نرخێکی گونجاو کێبڕکەی بەرهەمە بیانیەکان بکەن. بۆ وەرگرتنەوەی وەڵامی پرسیارەکەم ڕوون کردە ژمارەیەک جوتیار کە سەرقاڵی گۆڵبڕینی مەرەزە بوون و یەکێکیان وتی بۆ ڕاکێشانی ئەو لە ڕووباری سیروان کارەبام دابین کردووە و تێچۆکەشی لە سەروی 1000 دۆلارەوە بووە. تا گەیاندنی برنجەکەم بە بەرهەمیش پێویستی بە خەرجکردنی 3 ملیۆن دیناری دیکە هەیە. ئیتر پێم ناڵێن ئەم برنجە بە چەند بفرۆشم تا کێبڵکەی ئەو برنجە هەرزانی بازار بکات؟ وڵای زۆرم سەرف کردو، یعنی خۆ زانی مەسرەفی من بە ئابە ماتۆڕ و بە سۆندە و بە هەمووی وە تا ئێستا کولفەی تقریبا دەفتەرێک کولفەی ینی پارەم سەرف کردووە لێرە. بێجگە کولفەی ئەمە وڵای مەسرەفی ئەمەش تقریبا تاکو 1.5 ملیۆن ڕوا 2 ملیۆن ئەوە کولفەانی ئەوەی تێکی هەر بەس گۆڵبڕین هێشتا کووت ماوە بیکڕین درەوە ماوە بیکەین، ینی دەرمانی گیا ماوە ئەمانە هەمووی ماوە وێشک ئەمانش. لە وتەی ئەم جوتیارەوە بۆم ڕوون بوویەوە کە هاوکاری نەکردنی حکوومەت هۆکارە بۆ ئەوەی جوتیاران نەتوانن خواستی بازار بە نرخێکی گونجاو پڕ بکەنەوە. سەردانی ماڵی دانیشتوویەکی قەزای دەربەندی خانم کرد و پرسییم برنجی کوردی بەکاردەهێنن یان بیانی. ئەوان وتیان برنجی بیانی بەکاردەهێنین بەهۆی بەرزی نرخی برنجە کوردیەکەوە. بەنسبەت برنجی کوردیەکێکە لە برنجە جوانەکان کە لە کوردستانە ڕواوە لە مێژووە بگرە خەڵکانێکی زۆر بایەخی پێ ئەدەن و ئەیکردن، بەڵام خەڵکێکی زۆر ناتوانێت بەهۆی کەم دەرامەتی و بەهۆی نەبوونی موچەوە ناتوانێت ئەو برنجە بکڕێ پەناوە بە برنجەکانی تر ئەویش کوالیتی باشی لەسەر نییە، نازانین ئێمە لەکوێوەتێ و لەکوێوە نایە بگرە، نازانین بەچی ئاوێکش ئاوە درێ. بۆ نمونە ئەمە برنجی بایعە، ئەم برنجی بایعە ئەمشە برنجێکی کڕیومە با ناوی کۆمپانیەکان دەبم، هیچ جیاوازێکی نییە بگرە، هیچ جیاوازێکی نییە و هیچ نازانی کوالیتیشی لەسەر بگرە لانە هەر بایعەکەوێ کریادنا و کیسە بە نرخی فڵان کۆمپانیا پێمانە فرۆشتنەوە لە بازاڕەکانەوە بۆ دەهۆی نەخۆشی و هاوڵاتیانیش کوردستان. بەڕێوەبەری کوشتتوکاڵی قەزاخێش جەخت لە کەم تەرخەمی وەزارەتی کوشتتوکاڵی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم دەکاتەوە. برنجیش لە سنووری ئەمە گوندیبانی خەڵان و دەرەدوێن دوو گوندن کە ئینتاجێکی باشی برنجیان هەیە، بەڵام ئەوانیش بەداخۆ تاکو ئێستایان لەبەرەوە نەتوانراوە پەینی باشیان بۆ دابین کرێ، نەتوانراوە تۆی باشیان بۆ دابین کرێ، نەتوانراوە قڕکەری تا یعنی نەتوانراوە خصوصیتێکیان پێ بدرێت بەجیا کە با بڵێن داهاتێک بخرێتە بەردەست لایەنە پەیوەنددارەکان بۆی بتوان خزمەتیان پێ بکەین. هەموو داواکاریەکانیان ڕەوان، هەموو داواکاریەکانیان جێگای ئەوەن کە ئیشی لەسەر بکرێ و کاری لەسەر بکرێ بۆیان جێبەجێ بکرێ کە ئێمە داوای بەرهەمی باشیان لێ دەکەین، دەبێت پاڵپشتی پشتیوانێکی باشیان. بەهۆی گرفتی کەم ئاویەوە حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی کوشتتوکاڵەوە ڕێگە بە تەواوی جوتیارانی گوندی بانی خێڵان نادات. چەڵتوک بهێنە بەرهەم و ناچاری کوردون هەر ساڵ و نیوەیان ئەو بەرهەمەدا بچێنن و نیوەکەی تر تا ساڵی ئایندە چاوەڕێ بکەن. ئەمەش هێندەی تر بەرهەمی برنجی خۆماڵی لەم سنوورە کەم کردوێتەوە. لەسەر ئاستی هەرێمی کوردستان برنجی بانی خێڵان و پساکان و چەوتان و ئاکرێ و بازیان و چەندین ناوچی تر بە باشترین برنجەکان ناسێنراون، بەڵام تا ئێستا بەهۆی هاوکاری نەکردنی حکوومەت نەتوانراوە جێگەی برنجی هاوردا بگرێتەوە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندی خان.